إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما ثم أما بعد السلام عليكم ورحمة الله وبركاته. لزنجيرا چیرۆکی سەیدنا موسا دوێنێ گەیشتینە ئەوەی کە حەزرەتی موسا لە بینی باوشی دوو دایکامایەوە هەر یەکە و خۆی بە دایکی حەقیقی ئەم مناڵە ئەزانێت یەکێکیان پێی وایە کە ئەمە مناڵی خۆیەتی لەبەرەوەی کە ئەم دۆزیوێتیە و کردوێتی بە مناڵی خۆی بەتەبەنی لەبەرەوە حەقی خۆیەتی بە مناڵی خۆشێزانێ و بۆ خۆشی گەورەکە کە ئەمە ژنەکەی فیرعەونە ئەوی تریشیان لەم بووە و لەسکی ئەما گەورە بووە و لە هێلکەی ئەم دروست بووە ئەمیش هەر بەهی خۆیەزانێ کەواتە لە یەک کاتە دوو دایک بوون بە خاوەنی ئەم مناڵە لە کاتێکە لە ناو ئاوا دایکی نەبوو لەبەرەوە بەرهەل لە ڕەحمی خوای گەورەوە خوای گەورەش لە هەموو دایکەکان بۆ ئینسان بەسۆسترە با ئەوەی بیر نەچێ بەڵام خوای گەورە ئەیەوێت ئەم مناڵە لە هەردوو بەرەکە فێرکە ئەیە فێری مستەمەعێکی جاهیلی قیادی فرعەونیکە چۆن ئەژین وە لە ماڵیشەوە فێری ژیانێکی کولەمەرگی بەنی ئیسرائیلەکانیان بکە کە وەکو کوردەکانی ژێردەستەوە بوون لە زەمانی بەعسا بەڵێ ئازیزەکانم ئەم مناڵە لەو بینەیە مایەوە بەڵام تا ئێستاکەنە ناویان لێ نەناوە ئەوە بیرمان چوو ناوی لێی بنین ناوی بنین چی ناوی نەنین چی ناوی ئەم مناڵە ئەونەی لە باوشی هەردوو دایکەکەیە بووە دوو ئەونە زیاتر لە ناو ئاوا بووە لەبەرەوە بە ناوی ئاوەکەوە ناوی بنین ئەم مناڵە بۆ مستەقبەلی شەر پێویستی بە ئاوە بێ بۆ مستەقبەلیش دژمنەکەی هەر لە ئاوا ئاخن کێ کەس نازانێ ئەم حیکمەتە چییە بۆیە ناویان ناوە مو یعنی مۆی یعنی ما ئاو سا یعنی دۆزراوە یعنی مناڵ یعنی مناڵی ئاو بۆیە موسا یعنی دۆزراوەی ئاو یاخود کوڕی ئاو بەڵێ ئازیزەکانم ئەم مناڵە بەو شێوەیە مایەوە دایکی لەگەڵ خۆیان مناڵەکەی هێنایە بۆ ماڵەوە بەڵێ لە باوشی دایکی ئاژیا و شیری دایە و گەورەی کرد پاشان زوزوو ئەی بردەوە بۆ ماڵی فیرعەون هەتاوەکو ئاسیاش کە دەخۆی بە دایکێزانی بیبینێ و گەورە بووە و مناڵەکەیان گەشە ئەکات و ئەوا وردە وردە خزمەتەکرێ ئەمەیە خۆشەویستەکانم لە باوشی دوو دایکە ئەم موسایە ئەڵی باوکی نییە عەینەن پێغەمبەری کوڕی عەبدوڵڵای خۆمان صلی الله عەلەیه وسەلەم عەینەن پێغەمبەری خۆمان ئەڵی لە دایکە بێ هەر لە قسەکەیان ناوی باوکی نابیستی بە هیچ شێوەیەک ئەڵی بەس ئەم مناڵە دایکی هەبووە کەواتە دایک مەدرسەیە دایک قەڵایە حەزەکەم خوشکان ئەمەیان لەبیر نەچێ ئەم مناڵە بە درێژایی 30 ساڵ کە قورئان باسێکە باسی پیاویتیانی حادیسەکە تەنانەت موسا لەگەڵ فیرعەونە ئەو نەڕقیان لە یەکتریە زۆر تخنی یەکتری ناکەون قسەکانیی باسی ئەوە ناکە کە موسا زۆر لە فیرعەون ڕازیە زۆر لە باوشیایەتی خۆی بە کوڕێزانێ لە کاتێکا شازادەیە لە کاتێکا ئەم مناڵەیە تۆ بە ماڵی دایکی ئەڕاتەوە بە ماڵی فیرعەون خۆی تێ ناگەیەنێ بە قسەکەیا وا دیارە بەڵام ئاسیا خۆی بە دایکی حەقیقی ئەزانێ بەڵێ ئازیزەکانم بەڵام سەیری کە ئەم شازادەیەت و ئەچێت گەورە هەبێ پێگا ئەم دایکەش لە ماڵەوە شیرێیاتێ دایکی حەقیقیشێتی گەورەی ئەم دایکە لەمەیا دەرەکەوێت سبحان الله ئەم خەڵکە هەمووی موسا بینێڵێەوە شازادەیە ئەو کوڕەکەی فیرعەونە ئەو کوڕی ژنەکەی فیرعەونە
ئەو کوڕی مەلیکە چەند بە گەورەیە زانن ئەی ئەو ماڵە چییە؟ وەڵاو ماڵە بەس شیرێنێ ئەو ماڵە بەس دایەنن وەکو حەلیمەت و سەعدیە نا ئەم دایکە بە درێژایی 30 ساڵ لە دەمی دەرنەچوو بڵێ کواکە مناڵی چی و فیرعەونی چی ئەمە کوڕی منە سەیری ئەم سەبرەکە سوبحان الله سەیری ئەم ئیمانەکە بۆ چکە ئەم دایکە بۆ خوا ئیشەکە نایەوێ خەڵک بزانێ یان نەزانێ پێویستی بە خەڵک نییە لەبەرەوە ئەبوایە جارێ لە دەمی دەرچوایە بە قوربانی ئەو قەد و باڵایە بووم بەخوا ئەمە کوڕی منە کەس بە کوڕی خۆی نەزانێ ئەمە هەر لە منەوە شێتەوە ئەمە من پەروەردەم کردووە ئەمە من کاتی خۆی دام بەدەم ئاوەکەوە بۆ چونکە هەتاوەکو ئەم سڕە کەشف بێ جاڵێ ئافرەت سڕ لە دەمیا 48 سەعاتە دوای 48 سەعاتەکە هیچ مەجالێکی دیانی ئیتر بە نزیکترین کەسی بێ بە دوورترین کەسی بێڵێ لەبەرەوە گەرویستان شتێ بڵاو نەبێتەوە ئەوەی تو خۆتان نەزان چی بکەن ویستان بدرێ بە ئیعلام و لە تەلەڤیزۆنا باس کرێت و لەو پەڕی دنیاوە خەبەری خۆتان ببیستن بڵێ ژنەکە قسەیەکە لاکەم بەسخوالای کەس باسی نەکەی هەوەی تر تەوا بۆ خۆی بە خەتی ئینتەرنێتا ڕۆیشتۆ شەبەکەی عنکەبوتی و بەیانی وەختێکە زانی لەو پەڕی ئەوروپا تەلەفۆن بۆ کەلێکاگە و خەبەرە ڕاستە خوامیش نەزانیوە والحاصل برا بەڕێزەکەم سەیری گەوری ئەم دایکەکە لەبەرەوە ئەم دایکە ئەم مناڵە پێیەگەیەنێ جا فێرێکە جا تەخزیەکە ئەلێ ڕۆ لە تۆ لە ماڵی فیرعەونای ئاگا لە ماڵی فیرعەون بێ ماڵی فیرعەون و ماڵی پیاوە گەورەکان ماڵێکی فاسیدە ماڵێکی خراپە ماڵی تاوانە ماڵی ڕەقسە ماڵی سەمایە ماڵی دوورلەخواییە ماڵی قمارە ماڵی پەرلەمانە ماڵی قانونە دژەخواییەکانە ئاگاتە خۆت بێ ئەم هەموو ئافرەتە لە دەورتن فریوە نەدەن ئەلێ دایکە ئاخر من چێ سەرمەشقم بێ ئەڵێ یوسفی باوکت یا یوسفی باپیرت یوسفی مامت 400 ساڵ لەوە پێش ژیاوە لە ماڵی مەلیکە لە ماڵی عەزیزە بەڵام ئافرەتەکان لە خشتیان نەبرد وەکو ئەو وابی کوڕم باشە لەبەرەوە ئەم دایکە هەوردە وردە مناڵەکەی فێرەکە بۆ ئەوەی کە لەو مستەمەع جاهیلیەی کە فیرعەون بۆی دروست کردووە دوورکەوێتەوە بەڵێ ئازیزەکانم جا ئەم مناڵە وردە وردەکە پێگا خەڵک دیەم بۆ لای ئەوەی کە ماڵی بایعیەکەی دایکی موسا شانازی پێوەکە ئەی مناڵێکیان دەستکەوتووە لە برای بەنی ئیسرائیلا لە ناو کووردا واستەی لە بەغاو لە پایتەختە خوا چی ئەمەی دەسەکەوێ لەبەرەوە هەر موسا گاتە ماڵەوە وەڵام موسا وەڵکت خوا ئەم عەریزەیەم هەیە بەڵکو بیگەینیتە کاک فیرعەون ئینشاڵڵا ئیمزان بۆ یەک ئیمزای ئەوی ماوە وەڵا قوربان جان زەحمە نەبێ کۆمەڵێک بار و کۆنتینەرم لە گومەر گیراوە بەخوا ئەگەر واستەیەکم بۆ بکەی هەر یەک تەلەفۆنی جەنابت و بەرە بێ وەڵای قوربان جان ئەوە ئەرزیان داناوە موسڵەکان هەمیان ئەرزیان وەرگرتووە میش لەو کاتەی کە هینە کە موظەفی حکومەتیشم بەخوا ئەرزمان نەکردو بەڵکو ئینشاڵڵا جەنابیش ناوم خەیتە ناو قایمەکە ئینشاڵڵا ئەرزێکم بۆ دەرچێ ئەم هەموو واستەی ڕۆژانە ئەم زوڵم و ستەمە هەمووی ڕوەکاتەوە موسا وەڵای موسا قۆنتەرات و هینێک هەیە ئەڵێن کەمکردنەوەیەک هەیە قۆنتەراتێکە بۆ خەڵک دەرەچێ مزایدەیە هەتا ئێستا بەخوا بۆ ئێمەی کوردی داماوە دەرنەچوو چونکە ئێمە واستەمان نییە چونکە ئێمە لە حکومەتانی چونکە ئێمە لە بنەماڵی فڵان کەس نین چونکە ئێمە سەربی حیزبی فڵان کەس نین بەڵکو قۆنتەراتی ئینشەڵڵا بۆ ئێمە دەچێت تۆزێ وڵاتەکانە و شارەکەمان بگەشێتەوە موسا شەڵی کاکە بنیش بەدەست نییە چۆن تۆ شازادەیت و کوڕی فیرعەونیت و لەو ماڵایت و چۆنیشی بەدەست نییە وەڵا باوەڕ ناکەم جا تۆ شتێ بەدەست نەبێ چێشتی بەدەستە ئەلێ کاکە ئەمە حکمی تاکە کەسە بە قوربان ئەمە یەک فیرعەون هەیە و یەک خوا هەیە و یەک مەلیکەیە ئەو شتێک نەیکا نایکا با بەوانیە وەنە وەزیر هەیە ئەو هەموو وەزیر و گزیرە و 30-40 وەزیرتان ڕیز کردووە و پەرلەمان هەیە و لێ کاکە وەڵای ئەمە میکارتۆ نییە هەر هەمووی فشەیە و خەڵەگەڵ خەڵەتانە بەخوا شتێ فیرعەون خۆی نەیوێ نایکا کاکە وانیە ئەی هامان ئەو نێشتی بەدەستە وەڵڵا کاکە هامان دانراوە نۆکەرێکە هین ئەفەندەکەرێکە بەس ئیشەیەن بەسەرا هیچی تری بەدەست نییە یعنی دەسەڵاتی نییە قانونیە بگۆڕەیەکیە بەربایەک با دەسەڵاتی هەیە خەڵک بگرێ مەس دەسەڵاتی نییە بەریبا لەبەرەوە ئەم فیرعەونەشیش ئەی ئیشی چییە لە ماڵی فیرعەونە وەڵا قوربان کە جەنابی فیرعەونە چێ بۆ سەر ئاو ئەم لە دەرەوە بەس خاولەکەی بۆگرێ بۆ فیرعەونە چێتە سەر ئاویش های چۆن ناچێتە سەر بۆ تەمای چی ئەی ناڵێ من خوام خوا چۆن نەچێتە سەر ئاو بەرە وەڵا قوربانە چێتە سەر ئاو ئەو هەنگوینەی کە پێڵن هەنگوینی فیرعەونی هەوە لەسەر ئاو ئەوەی کورە بابە خۆتان بیعقڵ مەکەن فیرعەونی چی و خوای چی و کاچێتە سەر ئاو بۆ دوو ڕۆژ خەڵکی وێرە بچێ بەلای ئاو دەستەکەی یا لەبەر بۆن بۆ بەڕاست فیرعەون نانیشە خوا ئەی خوا نییە بابە ئێوەی بیعقڵ کردووە خوای گەورە موسای ناردۆتە شەقی ئیشەکانەوە کە تێبگا فیرعەونە داماوە قوربەسەرە
کە شەوی میزی پێ نەکرێ و تووشی پرۆستات بێ بەس دکتۆر بە دیارەوە بنووسڵندەی بۆ دانێن خوای چی ئام داماوە قوڕ بەسەرە بەس خەڵکی پێ هەڵە خەڵەتێ لەبەرەوە ئەم سوورەیە لای موسا کاڵە بێتەوە ئەمەی کە خەڵک لێ ترسێ ئەمەی بە خوایە زانێ ئەمەی بە گەورەیە زانێ ئەم شتێک نەکایتر نابێ موسا هەستەکان پیاوە زۆر لەوە بچکۆلەترە خوا بێ ئەم پیاوە مشکلی ماڵی خۆی پێ حەل ناکرێ ئەم پیاوە هەر ڕۆژە و لە شوێنێکە و هەر ڕۆژە و بەسەرخۆشی ڕۆژەکاتەوە چۆن ئەکرێ کاری میلەتێ لەبەردەستی ئەوا بێ لەبەرەوە موسا وردە وردە تێگا خوای گەورەش بۆ ئەوە ناردۆتی لەمە تێبگا بۆ ئەوە ناردۆتی لەسەر حسابی فیرعەون و پارەی فیرعەون ئەم مناڵە گەورە بێ و پێ بگا و فێری زمان بێت و وردە وردە شەهادە وەرگرێ چونکە ئینسانی نەخوێنەوار بە قیادەی ئومەتێک نایەت لەبەرەوە خوای گەورەیە موسا بە خوێندەواری پەروەردەکە بە خوێنەواری گەورەکە غەیری پێغەمبەری خۆمان کە نەخوێنەوار بۆ لەبەر ئەوەی کە خوای گەورە پێمان بسەلمێنێ ئەم قورئانە ناکرێ لای نەخوێنەوارێکەوە بێ وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون يعني محمد كاغ خوينوار بو چۆن لای نەخوێنەوار بووە کەواتە نەخوێنەواری محەممەد لەناو مەکەیەک و شارێکی بچکۆلە و دێیەکی بچکۆلەیە ون نەبووە لە کەس بۆی کە خوای گەورە ئەمەمان بۆ بسلمێنێ ئەجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو داناکان داناتر و لە هەموو حەکیمەکان حەکیمتر بووە بەڵام موسا پێویستی بۆیە قیادەی ئومەتانەکە پێویستە فێری خوێنەواری بێ بەڵێ ئازیزەکانم موسا بەم شێوەیە مایەوە گەورە بوو موسا هەستەکان ناتوانێت لە حکومەتی فیرعەونا شتێ بگۆڕێ کەسیش دەسەڵاتی نییە بڵێ حیزبێکی بچکۆلێ و دەسەڵاتێکی کەمیان ناوەتێ و بودجەیەکی کەمیان بۆ بڕیەوە و لەو لاوە دووسیاندا پەرلەمانی یاوەتێ بە موسا و ناوی ناوە حکومەت و ناوی ناوە هین بەس دەزانێ ئەمە لە ئەسڵا دەسەڵاتی کەس نییە بەس فیرعەون و بەس فیرعەون لەبەرەوە موسا ئەوێ ئەم واقعە بگۆڕێ ئەی ناتوانێت لە ماڵی فیرعەونا بیگۆڕێ نا لە ماڵی فیرعەونا زۆر زەحمەتە ئەمە بگۆڕێ بۆ چونکە فیرعەون جەبەروتێکی هەیە دەسەڵاتێکی هەیە یاسایەکی هەیە بە کوشتنی ئەویش فیرعەونێکی بچکۆلەترێتە سەر حکم و کوشتەکە کۆتایی پێ نایە لەبەرەوە ئەبێ لە دەرەوە واقعەکە بگۆڕێ لەبەرەوە موسا وردەوە دە بەنی ئیسرائیل کە قەومەکەی خۆی کۆیەکاتەوە وردە وردە سەرەکەن بەیەکە وردە وردە باسی زوڵم و ستەم و ڕزگارکردنی میلەتانەکەن باشە موسا پێغەمبەرە نا هێشتا پێغەمبەر نییە بەڵام هەستەکە زوڵم و ستەمێک هەیە لەسەر میلەت ئەبێ میلەت خۆ پیشاندانکە ئەبێ میلەت ئازاد بێ ئەبێ میلەت هەستێت و جارێکتر دەنگی ناڕەزایی بەرزکاتەوە سبحان الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە ماڵی عەبدوڵای کوڕی جدعان بان کرام بۆ نوسڕەتی مەزلوم بۆ ئەوەی کە مەزلومەکان سەرخەین هێشتا پێغەمبەر نەبووم ئەگەر لە پێغەمبەرایەتی ما بانگ بکرێم جوابی ئەوە ئەدەمەوە کاستم زوڵم لێکراوان وستەم لێکراوان سەرخەین لەبەرەوە ئەمە پەیامی پێغەمبەرانە چونکە ئینسان هەتاوەکو عەقڵی ئازاد نەبێ دینی تیاوەر ناگیرێ ئەگاتان لێیەتی ئینسان نەبێ عەقڵی حوڕ بێ بۆیە خوای گەورە فەرمێ فەمەن شاء فەلیؤمن ومن شاء فەلیەکفر ئەمە مەشیئەی خوایە متى استعبدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا دي قد بنو شوێنانەیەک و پێویست ئیسلامی تێ نەچووە هەمویان ژێردەستە بوون ئەم سەحوەیە کە ئەمڕۆ لە کوردستانی من و تۆیا هەیە لە سەدەمی سەداما نەبوو ئازادیەکی کەم لە سەدەمانێکی کەما خوای گەورە ئەو هەموو گەنجەی کرد بە بەرهەمی ئەو سەحوەیە بۆ چونکە هەر خەڵک تێگەیشت لە دینەکەی جارێکی تر ئامادە نەبوو دەستبەرداری دینەکەی بێتەوە لەبەرەوە لە ئازادیەکانە تەنها ئیسلامیەکان و موسڵمانان و خاوەن دینەکان و خاوەن پەیامە ڕاستەقینەکان سەرکەوتووە بن و هەدەفە پێکن هیچ کەسێکیش داوای هیچی نەکردووە هەموو پەیامی موسا بۆ فیرعەون ئەن ئەرسل مەعیە بەنی ئیسرائیل وەلا تعذبهم بەنی ئیسرائیل ئازاد کە و عەزیەتیان مەیە بەڵێ ئازیزەکانم بەو شێوەیە موسا مایەوە گەورە بوو بەڵام موسا یەک فەرقی هەیە لەگەڵ فیرعەونا موسا بۆ خەڵکەشی موسا ئەم هەموو واستەیە باتە بەردەمی فیرعەون و پەرلەمان و حکومەتیی بۆ ناکەن بیل لەوا کاتەوە واقعەکە بگۆڕێ موسا ئازار ئەخوا کەستەکە ئەو زوڵمە ئەبینێ موسا ئەوێ بۆ خەڵک بژی و لە خزمەتی خەڵکا بژی فیرعەونیش بالمقابل ئەوێ خەڵک بۆی بژی دیقەت بن فەرقی دوو سەرکردەیە بۆ خەڵکەشی وتیان ئەی عائیشە أكان رسول الله صلى الله عليه وسلم يصلي جالسا في خبري خوا قد بدانشنا ونيوجي كرت فمو نعم عندما حطمه الناس فرمي بلا كاتي خلقي تيكيانش كان يعني في خبري خوا باري قرسي خلقي أو ني خلقت
هەتا ئیتر لە تەمەنێکی پیریە توانای نەبوو بە پێوە بۆستێ بە دانیشتانەوە نوێژێک کەواتی پەیامی پێغەمبەران خزمەتی خەڵکە ئەی پەیامی جاهیلەکان پەیامی تاغوتەکان خزمەت پێکردنی خەڵکە سبحان الله أي لقيامته يود المجرم لو يفتدي من عذاب يومئذ ببنيه كعذابي قيامة بيني أو جهنم بيني وهواري بوكاو بحفتا هزار زنجير بكيشيكن وراكشن الإخوة وكركمه أو كركم نية بتبني أو موسى كرم نية أو كر حقيقية كما بيبن بس خومنا ببنيه وصاحبته وأخيه وأمه وأبيه باوكو دايك شمبرم أزيتي بن بس خومنا هرتواو نا وفصيلته التي تؤويه خوايا أم حزبه هرحم ويكاتي خوي لخزمتي من أبوه من أم حزبه من أم جمع أم تشكيل كردوه من شعار ودروش مؤالام بودانابون خوايا همو حزبه كم خر آقر بس خومنا وفصيلته التي تؤويه عشيرتكم همو يبو آقر بس خومنا ومن في الأرض جميعا ثم ينجيه همو أرز أزيد بس خومنا بۆیە بینی تاغوتەکان کە ئەگاتە پێچاڵی مەرگ و خەریکە شۆڕش ئەیان گاتێ هەموو دار و دەست و شڵکا خۆرەکانیان بەجێهێڵن و خۆیان بە تەیارە هەڵدێن هی باشە تو خۆت ڕاکەی ئەی من چی بکەم تا هەسەنەوەکەری و خزمەتم کردووی نە تۆ دانیشە مەحکەمە بکرێیت و بکوژێیت و تۆڵە لێ بسێنێتەوە من ئەبێ دەربازم چونکە ئەگەر سەر دەرچوو قیادە دەچوو قاعدە بۆ خۆی دروستە بێتەوە سبحان الله کەواتە ئەم خەڵکە تەنها بۆ خزمەتکردن و بەرپێ دانان و پێڵاودانانی دنیا و قیامەتیشیانە بێ بەڵێ عەزیزەکانم حەزەتی موسا گەورە بێ ولما بلغ أشده آتيناه حكما وعلما خوای گەورە فەرمێ کاتێ موسا گەورە بوو حکممان دایە داناییمان دایە علم و زاناییمان دایە وەکو مامۆستا فەرمی و باسی کرد بەڵێ گەنجەکان ئەگەر گەورە بوون و ئەگەر باڵغ بوون تخوا مۆبایل و گۆرانەکان منێن بە جۆتانەوە هەتا ئێوارە پێی سەرمەست بن تخوا ئەگەر گەورە بوون فێری جگەرە مەبن تخوا ئەگەر گەورە بوون فێری تریاک و عەرەق نەبن تخوا ئەگەر گەورە بوون دانا و زانا بن فێری خانەکانی لەشفرۆشی نەبن تخوا ئەگەر گەورە بوون بە عەقڵتان ئەمر بە قاستان کا بە دوایە بڕێ بڕۆ بۆ مزگەوت بچۆ بۆ دەورە بچۆ بۆ دەرس بچۆ بۆ مەکتەب بچۆ بۆ کولیە بچۆ بۆ فێربوون عەقڵ و دانایی فێر بن عەقڵی گەنجی ئێمە ئەمڕۆ بەداخەوە دوای قاچی کەوتووە چی مامۆستا عەقڵی گەنجەکە عەقڵیان فەقیرە بە دوای قاچ ئێماڵین ئیچی بکەن ئێماڵین با قاستان بە دوای عەقڵتان بێ ئەمری سەر بۆ قاچ بێ مامۆستا قسەی تۆ غەریبە ئەزانی چۆن گەنجەکە نیوەشە وەڵەسێتەوە چیەکی وەڵا شەو نوێژ نەوەڵاشین یاری هینە یاری انتخاباتی هینە منتەخەبی فلان و فسارە یانی فلان و فسار نیوە شەو بۆی هەڵەسێتەوە لە جواتەی شەو نوێژ ئەبێ سەیری یاری بکە یەک تۆزی ماویایی بە شیشەکە یەک تۆزی ئاوای بداچوە گۆڵەکەوە ئەمە چییە؟ نیو سەعاتیش بە دوای تەحلیلەکەەوە دانیشێ بزانێ ئەم قاچەی کە لێیە هەبێ عەقڵ متابعیکە یعنی ئەم عەقڵە قورب بەسەرە ئێشگرە بە دیار چیەوە بە دیار ئەو قاچە شکاوەی کە نەیە بە گۆڵەکەیە یای بە شیشەکەیە ئەمە داماوی عەقڵی ئێمەیە لەبەرەوە پیاوی چابن عەقڵتان کۆکەنەوە عەقڵتان گەورە بێ گەورە وەرنە دەرەوە دوای لاعیبێکی فاشل بکەون کە لە خوێندنا هیچی پێ نەکراوە ناچار بووە خویاوەتە گەڕەک و خویاوەتە تۆپ تۆی ساکەنە پێی معجەبی لە پشتەوە نووسی یاری چی ڕەقەم دەنازانم ناوی چی یاری چیەکان گەورە بن یاری چی بن بۆ خۆتان ڕێازی بن چونکە ئەوەی کە لە عالەمی ئیسلامیە حەزی لە تۆپ کردووە سەلاحەدینی ئەیوبی بووە یاریچێکی زۆر باش بووە بەڵام معجەب نەبوو بە یاریچیەکی یەهودی تەژیعی کات و چەپڵی بۆ لێیە معجەب نەبوو بە یاریچیەک سەلیب لەسەر سنگی دروست کات و ئەمیش تەژیعی کات و پێی خۆش بێ و خۆشیشی بوێ ئەگاتان لێی بێ قودوەتان پێغەمبەر و سەحابە و ئەم پێغەمبەرانە بێ عاقڵ بن و عەقڵتان کۆکەنەوە خۆشەویستەکانم ولما بلغ أشده آتيناه حكما وعلما وكذلك نجزي المحسنين خوای گەورە فەرمێ کە پێگەیشت یەکسەر حکمت و عەقڵ و داناییمان دایە جا ودخل المدينة على حين غفلة من أهلها جا حەزەتی موسا ڕۆژێ خۆیەکا بە بازاڕە فوجد فيها رجلين يقتتلان دو پیاوی بینی کە سێرەکان شەڕەکەن هذا من شيعته کە سێری کرد ئەمە لە بەینی ئیسرائیلە بەڵام لە حیزب و جەماعەتەکەی خۆیەتی
كواتا من شيعته يعني لسر خركاني خويتي يعني موسى خريكي جماعتك لجيرة وجير بجير تشكيلك دروسيك أما بيالا الخباتي جير زميني أما بيوتي تنظيم أما بيوتي حزب دجي فرعون بلان فرعون أقاي لك شنية بو چونکە موسى لە ماڵی فرعون کەید و تەڵەکە و مخابراتەکانی فرعون زانێ لەبەرەوە خۆی لە تەڵەکەکانیان لایە بەس خۆی جەماعەت و ئەنسارەکان کە بەدزیەوە دانیشتن و تەنظیماتیان لەگەڵاکایان ناسێ ودخل المدينة على حين غفلة من أهلها فوجد فيها رجلين يقتتلان هذه من شيعتي أولا خويان بو أولا جماعة حزبكي خوي بو جان شوني ناسي وهذا من عدوه أي وجد دشمنكي بو فاستغاثه الذي من شيعته أويك لجماعة موسى بوباني كوتي كرة مسافريامكو أما جماعتي عربو أما جماعتي باسيا كان ما تعدم لي كان خلي كامكو شفريامكو موسى لمالي فرعون الرياضي هيكليكي ما شاء الله زور عجيبي هبو شاويكي قشي جوان كغمري خواف الماء كبرس كلامه بو أسمان لإسراء ومعراجا موسى بيني باڵایەکی بەرز قژێکی لولی هەبوو پیاوێکی چوارشانە بێنە بەر چاوی خۆتان ئەسمەرێکی خوێنگەرم هەر موسا ئاوالەی چووە پێشەویستی تۆزێ تەمەیکە بەڵام تەمێکردن چۆن تەمێکردنیە ئاوای کرد و وەڵا بەخی کابرا خەب بوو سبحان الله ئەم نەیوی زوا بکە ئەمی سوێر تۆزێ دەمی بۆ سوێرکە جا قوربان ئەم دەم سوێرکردنەوە کابراکە شەڕەکە لە بەخوا زۆر لەسەری بڕۆی دەمە بۆ سوێرەکەم ئەم دەم سوێرکردنە زۆر علمی ئەزانن چونکە خوێنی ئینسان خوێی تایە بۆیە ئینسانەکە زەختی هەبێ نابێ خوێ بخوا چونکە زەختەکەی بەرزە بێتەوە بۆیە کە بۆکزەکەی لەکە و خوێنەکەی دەمی سوێرە بێدەنی لەبەرەوەمانەی کە بۆکزاویون دیارە زۆر تەجروبەیان لە مۆزوعەیە هەبووە کاڵێ دەمە بۆ سوێرەکەم ئەمی شەری بێت دەمی بۆ سوێر کا بەڵام وەختێکە زانێ ئەمرێ کابرا لە حەوساڵان ڕاست دەبێتەوە خۆی و کابرای بەنی ئیسرائیلی و کابراش مرد شاید نەما بە دیاریانەوە سووک و باری کەرێکەوە بە ماڵی خۆی چێکوشتی کەس نازانێ موسا هەروە بەو شێوەیە ئەمێنێتەوە بەڵام هەستەکە غەڵەتێکی کرد هەستەکە تاوانێکی کرد بیر لەوە کاتەوە چۆن ئەمەی کرد بەڵکو حەقی کابرای عەرەب و کابرای بەعسی بێ خۆ ئەم لەسەر نەتەوایەتی و لەسەر کوڕ شەڕی نەکردووە لەوانەی لەسەر پارە شەڕیان بێ پاشە منەمە بۆ کرد ئەڵێ هذا من عمل الشيطان خوای ئەمە کردەوەی شەیطان بۆ وەڵڵا ئەمە شەیطان پێی کردم إنه عدو مضل مبين الشيطان براسي گمڕاکەرە و من هەڵەبووم خوای لێم خۆش بە قال ربي إني ظلمت نفسي خوای گەورە من تاوانێکم کرد ئیپاشە خوا فەرمێ من عدوه ئەمە دژمنی سەرسەختی ئەو هاتووە خاکەکەی داگیر کردووە و بەنی ئیسرائیلیان هەمووی کردووە بە عەبد و بە بەندە نە مادەم قەزیەکە حەق نەبوو ئەبوایە دادیم بپرسیایە بڵێم کاکە لەسەر چی شەڕتانە ئەو کاتە حکمم کردایە لە بینیانە چۆن پەلەم کرد جا حەزەتی موسا سبحان الله پیاوێکی تۆزە پەلە بووە زوو هەڵچووە زوو سار بۆتەوە ئەگەر زوو هەڵ نەچێت چۆن ئەلواح فڕێیە فألقى الألواح ئەگەر زوو هەڵ نەچێت چۆن ڕیشی برا گەورەکی ڕاکێشێ بۆ لای خۆی و سەریشی ئاواگرێ لە کاتێکا بەنی ئیسرائیلەکان گومڕابن لەبەرەوە حەزەتی موسا زوو هەڵچووە شخصیەتی وا بووە پێغەمبەری خوا فەرمێ جبریل ئاو دەنە چێە لە ئاسمانەوەیە فەرمیەوە ئەوە موسایە بەڵام خوا زانێت تۆزێ تووڕێلی قوبوڵ کردووە یعنی ها سبحانە چەند تەعاونی لەگەڵ یعنی چۆن خۆش ئینسان لەگەڵ خوای گەورەی ئاوا بێ خوا زانێلی هەروە تووڕێلی قوبوڵ کردووە بەڵام فەغفیر لی خوایە ئەمە کارێکی هەڵەبوو من کردم فغفر له إنه هو الغفور الرحيم لەبەرەوە گەنجەکانەکە هەڵەتان کرد زوو بگەڕێنەوە مەڵێ وەڵا هەروە لەسەر غەڵەتەکانی خۆتان مسیر نەبن قال ربي جوادك يا بخوا بما أنعمت علي فلن أكون ظهيرا للمجرمين بو نعمتي رجان توتا بسلما بو عقل داناي وعلمي كداوت متي باسمان كردو بو بازوي كداوت متي والله نابي قد شك بو كافر وظالم استمكاران هالقرم قد نابي دفاع لوامكم بلى فأصبح في المدينة خائفا يترقب يشتانا بو ببيغمبر بلان بياويكي بشتوه كس شاوي ليبونا كس زانينا بلان اترسيه جا سبحان الله إنسان هل ناخي خويا كتاوانيكا هل خويا آزاريا وهل خويا ترسيكي ليه بيابه
فأصبح في المدينة خائفا يترقب. ها تا دوێنەیان و موسا ئەیزانی پیاوێکە داوای یارمەتیەکە ئێستا یا داوای یارمەتیان لێکرد فاستغاثه و یەکسەر چوو بەدەمێەوە بۆ چونکە موسا وا ناسراوە یارمەتی خەڵک زۆرەدا موسا وا ناسراوە دەسەڵاتی هەیە و دەسێ ڕوا لەبەرەو لە هەموو شوێنێکەوە بانگەکرێ هەم لە بەنی ئیسرائیلەوە خۆشەویستە هەم لە ناو قۆمی فیرعەونیشەوە خۆشەویستە بەڵام ئیساکەنە کە بانگەکرێ ڕاچەڵێکی ئاوڕێاتەوە بۆ چکە شتێکی لە ناخیا هەیە شتێکی کردووە بینیتانەکە ئینسان تاوانەکە گەنجەکان نەزانی ئەگەر ویستام شتێ تاوانە و شتێ نەزان تاوانە چۆن جیایکەنەوە پرسیار بە هیچ مەلایە مەکەن خۆت لە بینی خۆت و خوایە دانیشە بڵێ ئەم شەو نوێژی ئیعتیکافەی من لە مزگەوتا پێم خۆشە خەڵک بیزانێ هەرە وەڵاوی هاتوومەتە بەردەم کامێرە و دانیشتوم لەگەڵ ڕەفیقانمان هاتووم و حیشەکەم خەڵک بمبینە و سلامیش لە خەڵکەکەم و دوایش بەسەر بەرزی و ڕۆم و جرس لە ماڵەوە ئێمەچ ماڵەوە کەواتە ئەمە کارێکی چاکە بۆیە پێوتە مەعروف یعنی شتێکی زانراوە یعنی خەڵک پێی ئاشنایە ئەگەر ویستام زان کارێ خراپەیان نا باوکم ئینتەرنێتەکە بکشێنەوە دایخ مامۆستا مۆبایلەکە بکشێنەوە ئەمە بزانە ئەمە تاوانە ببێ ئەوەی کەس پێ بڵێ تاوانە ئەگەر شەو لە شوێنێ بیت و بەدزیەوە بەسەر دیوارەکەی خۆ هەڵایە ئەو دیویستی کەس پێ نەزانێ بزانە شتێکی خراپە سبحان الله فأصبح في المدينة خائفا جاء أم خوف لجياني موسى زور دوبارا بيتو بزاين تال أخيري جياني هاي هرميني فأصبح في المدينة خائفا يترقب فإذا الذي استنصره بالأمس يستصرخه أو يدوني موسى سريخس هاواري لكدو موسى فريانكم رشرمة قال له موسى إنك لغوي مبين ئەمڕۆژ دیسانە و لەگەڵ کابرایەکی قیبتیا لەگەڵ کابرایەکی میسریا دیسانەوە دەسەوی خەوەستاون و شەڕەکەن و کردوێتیەوە بەهرا عینەن دوێنێ ساوتی وەڵای کاکە تو دیار ئەمە لە زاقی خۆ شەڕەکەیت و تو پیاوێکی زۆر جێرە شێوێنی بەڵام موسا ئەزانێ بەنی ئیسرائیل بە هەر حاڵێ بە هەر مەزلومن ئەزانێ هەر لێدراون دڵی بۆیە جۆشێ خەڵکی خۆیەتی خزمی خۆیەتی معاناتی زۆر بینیوە ئەزانێ ئەگەر ئەمان تا ئێستاکەنەیەکێکیان لە میسرەکان و لە جەماعەتی فیرعەون کوشت بێ ئەوان بە هەزارە هەیان لێ کوشتون لەبەرەوە موسا بێغیرەتی قبوڵ ناکە فما إنك لغوي مبين بخوا کابرا تۆ زۆر جێرە شوێنی کە دڵی خۆیان کۆی کە پێ بڵێ جفرەیەکی باتی دوێنێ زەلامێک لەسەر نەکوشێ دیسان تۆ زەلامێک لەسەر بکوشم دوێنێ پیاوێکی پێ کوشتم ئیساکەنەش دیسانەوە ژمڕۆ شەڕ بەڵام هەرێوێت تۆڵەی بۆ بکاتەوە دیسانەوە نەک تۆڵەی لێ بکاتەوە ئەچێ بۆ کابرای میسری جەماعەتی فیرعەون بیکوژێ کابرای بینێ کە موسا هاتوو تووڕەیە هەڵێ بەخوا دوێنێ بەخوا ئەمڕۆم نەکوژێ هەڵێ تۆ زۆر جێرە شێوێنی هاواری لێ هەڵەسێڵێ یا موسا ئەتوریدو ئەن تەقتولەنی کەما قەتەلتە نەفسەن بالئەمس موسا دوێ بمکوژ یەکو دوێنێ کابرایەکە کوشت وەڵا لە زمان هاتە دەرەوە ئەنجا ساڵێ چییە فیشەکە کە دەچوو تازە ناگەڕێتەوە کابرای میسری جۆی لێیە پاشەم سرۆ بۆ کەشە کوڕخۆماتم شەڕە لەسەر کەم بەڵامەڵێ خۆ بۆ گەورە پیا بە کوژبەی هەڵێ چی هەڵێ فلوتێکی بۆ لێن بابم ناوی بخەین ناوی شەیدەکانەوە هەڵێ خۆ بۆ بارە پیا بە کوژبەی لێ بە دەبردی خوامرە ئەمەیە لەبەرەوە سوبحان الله پیا و چاپن خۆتان بۆ بارە پیا بە کوژمەیە ئێستا بای فلوتیش نەماوە هەر شەیدانەکەی ژماڵە گوناڵەکە وەرەگرێت و تەواو كابرا جوي لبو فرمي إن تريد إلا أن تكون جبارا في الأرض والله موسى تو حالة يبي ببيابكي خو بزل بزاني خو بزال بزاني هون يا خوان بيالين نيرجو دريش تشبيه نبيه ان جابه في العام شن نيرجو دريش تيابه بلا امل بيغمبران ناوشت بلا ان تريد ان تكون جبارا في الأرض تو تبي ببيابكي ظالم سبحان الله أمتم ما شلون ديرت بال بيغمبريكي جورا سيد قطب فرميس أما تهمه دائما بو بيغمبران تا دويني بياويكي مصلح بو شازاده بو يارمتي دري فقيره كان بو امره بو بياويكي جبار بو بياويكي تيقدروا خرافه بو شكو ترسي خوي لينش شكو مصلحتي خوي كوتما ترسيوا ترسا خوي بكوجي لبرو موسى بنجي خوي قست قرايه باشك شي كردو بلا
وما تريد أن تكون من المصلحين والله موسى تۆ پیاوێکی چاکەخوازنی ئەمە هەر کابرای خزمی خۆی پێڵێ ئەڵێ دار لە پوازی لە خۆی نەبێت قەت نابڕێتەوە بەڵام دژمنێکی تر لە جەماعەتی موسا لە ئیستیماعێکا دانیشتۆ و ئەم خەبەرە گەیشتە چۆ گەیشتە قەسری فیرعەون موسا پیاوێکی لێمان کوشت چێ جورئەتەکا لە بنەماڵەی فیرعەون پیاو بکوژێ تا ئێستاکەنە بەنی ئیسرائیلی زەلیل کوردی زەلیل کوردی ژێردەست چۆن توانیوانە دەستی ئێمە بەرزکەنەوە فیرعەون سی ساڵ لەمەوە پێش مناڵمانە کوژ ئەمان و پیاوێکیان تیا هەڵەکەوێ تەخت و تاراجی تۆ لە ناوە بە بۆ خوایە موسای ئەو پیاوەیە چۆن کڵاوی کردە سەرمان ئەڵێ باری کردووم و بەخۆم نەزانیوە فعلەن بار کراوە فیرعەون و بەخۆی نەزانیوە سوبحان 30 ساڵە بە باری خۆمان بەخێوێکین و گەورەیەکین و هیچ مەجالی تیانەما محکەمە نابکەوێتە محکەمە و دایکی دیفاعی لێکا ژنەکەی فیرعەون نایڵێ حەقی ڤیتۆ بەکارێنێ محکەمەی نەکەن خۆگەر بشکەوێتە محکەمە و قانونی عەدلی بەسەرا تەطبیقکەین ئیخۆم پیاوەی بە دەمانچە نەکوشتووە ئەم پیاوەی بە هەڵە کوشت کەواتە هەر ناکوژرێتەوە لەبەرەوە بە 10,000 مناڵەکەی بگێنن کە کوشتمان یەڵڵا لیژنەی اختیالات بیبەن سەرنگومیکەن بۆی کەس نەڵێ فیرعەون خۆی بەخوا ئەزانێ مناڵێ هەڵی خەڵەتان نەمزانی سوزانم ئەمە فیرعەون موسایە کە تەخت و تاراجی من ناوە بە بیکوژن کە کوشتان ئەنجایە من دیفاعی لێکەم و تەعزیەیەکشی بۆ دانێن ئەڵێ کوڕەکەم و جەرگ سووداوەکەم و لافیتەی لەشەوە مشێکی بە حازرەکەی بۆی خەڵک من بە بێعەقڵ نەزانێ کە ئەم موسایە تا ئێستاکەی هەڵی خەڵەتان بن نەکەن محکەمەیکەن ئەڵێن هەر بەنە ئیسرائیلەکان خۆیان کوشتیان ناخود ئەو بنەماڵەی کە ئەمری کوشتبوون تۆڵەیان لێکردەوە فیرعەونی فەقیری چی بکات دیفاعی بۆ ناکرێ با کوڕی فیرعەونیش بێ دادپەروەرێتی فیرعەون وا ئەخوازێ چاو لە خوێنی کوڕەکەی بپۆشێ چووکە کوڕەکەی پیاو کوشت بوو سبحان الله چەند عادیلان فیرعەونە سەیری کە بەردێک چی پێکا دوو چێشکانی پێکوشێ الله ئەگاتان لە فیرعەونەکانە چیەکەن بەس خەڵک فەقیرە یەک ڕووی گشتەکە ئابینێ هەڵا لە فیرعەون فیرعەون چەند پیاوێکی عادل بوو پیاوێکی کوشت کوڕەکەی خۆی لە جیاتی پیاوەکە کوشتیەوە قانون سەروەرە لە وڵاتی لەبەرە زۆر پێتان عەجیبێ یعنی دەستور سەروەرە و قانون سەروەرە و قانونە بێ لە هەموو سەر هەموو کەسێکەوە بێ با کوڕەکەی فیرعەونیش بێ هەبێ دەستور و یاسا و دەستکەتور لە سەر هەموو کەسێکەوە بێ بەڵێ وایە بەڵێ قوربانگیان بەڵام ئەو پیاوەی کە دانیشتووە و لە جەماعەتی فیرعەونە موسا پیاوێکی زۆر بەڕێز بووە لە ناو قەسرا ڕێزی خۆی ڕاگرتووە پیاوێکی زۆر سەنگین بوو ئاگاتان لێی بێ نەمان و خوای گەورە دانایی و ئەقڵی پێدا بڵێ لەبەرە ئەم پیاوە هەستەکە کوڕێکی گەنجی پاک ئەکوژرێ ئەمیش ئیماندار نییە بەڵام نابێ ئەم گەنجە بکوژرێ ڕاکا بۆ لای چێ ڕاکا بۆ لای موسا ئەڵێ یا موسا إن الملأ يأتمرون بك ليقتلوك أي موسى أم قوم فرعون كوبون توهتا وكوبوك جنو لنا وبرن شبكم فاخرج إني لك من الناصحين كرم درشو كرم راك والله من نصيحتكم موسى خوي وصي خوي أزانيه أم بلانا متوقع كلي بكريه فخرج منها خائفا يترقب أقاتان لي بلنا وحزب علمانيا كان يشابيا ويشاك زورن پیاوی ئیماندار زۆرن بەڵام وەکو ئەوەیە ئاڵتونێک بن لە ناو زێرابێکا داودرابن لەبەرە پیاوی چاک زۆرە یا ئەڵێ فیرعەون ئەیانەوێ موسا ئەیانەوێ پیلانێکی لێبجێڕن و دەرچۆ بە جۆم کە کوڕم ئەتکوژن وەڵڵا بەڵێ فەخروج ئینی لەکە من الناصحین هەر دوێنێ 100 تەقریرێ لەسەر بەرز بووەتەوە فخرج منها خائفا يترقب بۆیە موسا خۆی کۆکاتەوە چێ بەلای چێ بەلای دایکینا فریاکەوێ تازە بچێ بۆ لای دایکی نا شوێنەکەی کەشفە ئەی فریاکەوێ بچێ بۆ لای ئاسیای دایکی نا ئەی فریاکەوێ براکەی لەگەڵ خۆیان بەرێ ئەی فریاکەوێ دەلیلێ لەگەڵ خۆیان بەرێ وەکو پێغەمبەری خوا ئەبوو بەکر و دەلیلێکی لەگەڵ خۆیان برد تاوەکو بۆ هیجرەتەکەی پێشەوایەتی بکەن نا بە تەنیا بێ ڕێی بیابان بکڕێ
سبحان الله لەوانەیە پارەشی هەڵنەگرت بێ و پارەی کە پێشی بووە داوێتی بە فەقیر و هەژار لەو ڕێگەیە جوتێ نالی لە پیایە جلێکی سادەی لەبەرای ئەم بۆ ئەمە نهاتبوو بەڵام پێڵێن موسا ڕاکە و ئەمری کوشتن و اختیارات لێ دەرچووە هیچ مەجالێکی تیانەماوە بەڵێ فخرج منها خائفا يترقب قال ربي نجني من القوم الظالمين لخواي گەورە نەجاتم بێ لە قەومی ظالم باشە موسا تۆ بۆ ئاو لەخۆ کرد دوو ماڵە هەبوو لە قەسرێکا بووی شازادە بووی هەموو شتێکە لەبەردەسا بوو ئاوا خۆ بۆم بەم دەردەبرد نا خوای گەورە شتێکی وێ موسا شتێکی وێ دەبێ ڕووبکاتە چۆ لەبەرەوە کونا و کونی ماڵەکان بە دوای موسایە ئەگەڕێن ئەچن بۆ ماڵەکانی بەنی ئیسرائیل ئەچن بۆ قەسری فیرعەون ئەچن بۆ ماڵی ڕەفیقەکانی ئەچن بۆ ماڵی نزیکەکانی هەتا وەکو موسا بدۆزنەوە بەڵام تەوەقوع ناکەن موسا ڕێیەکی تر بگرێتە بەر وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن ڕێیەکی تری گرتە بەر فلما توجه تلقاء مدين ڕووی کردە ئوردن لە میسرەوە بۆ ئوردن منطقەیەک پێوترێ مەدیەن چەند کیلۆمەتر دوورە لەیەکەوە 1000 کیلۆمەتر بەبێ ئەسب بەبێ خوشتر بەبێ خواردن بەبێ پارە بەبێ چاوساخ لەبەرەوە زانن هەر کەسێ بکەوێتە ئەم بیابانەوە لە ناوە چێ موسایەکی نازداریش لە باوشی دوو دایکا گەورە بووە ناتوانێ ئەم ڕێگەیە بگرێ لەبەرەوە ڕێگەی هەموو شوێنێکی لێتەنن چونکە فیرعەون سژنێکی بە دەوری خۆیان دروست کرده بوو بۆ کوێ دەرەچێ هەری دۆزینەوە هەری گرین بەڵام قەت تەوەقوع ناکا موسا ڕێی بیابان بگرێ بەڵێ موسا کوڕی ئاوە بەڵام تۆ بڵی لە بیابانە بەرگە بگرێت و بمێنێ و لە تونیانە خنکێ موسا دایکێ بەرەڵای کرد و دایکێکی تر گرتێوە بڵێ ئەم جارە بێ دایک هیچ کەسێکی تری دەستکەوێ لە مەدیەن چاوەڕێی کات و داڵدەی با ئەمە ئینشاءالله لە زنجیری داهاتووە لە ژیانی گەورەمان موسا زانین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته